سڵاو بەخێربێن بۆ کەیبیۆ ڕیکاپس. لە ڤیدۆی ئەم جارەدا یەکێک لە ترسناکترین فیلمە ئینگلیزیەکانتان بۆ ڕیکاپ دەکەین بە ناوی دە کۆنجورینگ. ئەم ڤیدۆیە کۆمەڵک دیمەنی ترسناک لە خۆی دەگرێت، بۆیە گەر بینەرێکی فیلمە ترسناکەکان نیت وا باشترە بینەری ئەم ڤیدۆیە نەبیت. با دەست پێ بکەین. فیلمەکەمان بە بووکەڵەیەک دەست پێ دەکات کە ڕوحی ئەنابێڵی تێدایە. پاشان سێ کەس دەبینین کە باسی چەند شتێکی ناسایی دەکەن بۆ لێکۆڵەرەکان کە بەسەریان هاتووە. ڕۆژێکیان کاتێک دەچنە ماڵەوە نامەیەک دەبینن کە لەسەری نووسراوە بیرتان دەکردم. پاشان بووکەڵەکە دەبینن لەسەر زەوی کەوتووە. کاتێکدا پێشتر بووکەڵەکەیان فڕێدا بوو دووریان خستبووە. یەکێکیان بووکەڵەکە دەبات و دەیخاتە نێوتەنەکەی خاشاکەکەەوە و نامەکەشی لەگەڵی فڕێ دەدات. شەوەکەی لە دەرگا دەدرێت. کاتێک دەچێت دەبینێت کەسی لێ نییە، بەڵام ئەو نامەی فڕێدا لە بەردەم دەرگاکەیە. پاشان گویان لە زرمەیەک دەبێت لە دەرگاکەی تر. کاتێک دەیکەنەوە ئەنابێڵ دەبینن و داوای یارمەتی لەو لێکۆڵەرانە دەکەن چونکە زۆر ترساون. یەکێک لە لێکۆڵەرەکان بە ناوی ئێد پێیان دەڵێت هیچ شتێک بە ناوی ئەنابێڵ بوونی نییە، ئەوەی بینیویانە ڕوحێکی خراپەکار بووە. لۆرینیش پێیان دەڵێت کەوا ڕوحە خراپەکارەکە دەستی بەسەر بووکەڵەکەدا نەگرتووە، بەڵکو دەستی بەسەر ئێوە داگرتووە. ئێد و لۆرین لە بەناوبانگترین لێکۆڵەرەکانی بواریشتە سەر و سروشتەکانن. لۆرین توانای بینینی ڕۆحەکانی هەیە، ئێدی شارەزای بواری شەیتانە. پاشان بۆمان دەردەکەوێت کە ئەم چیرۆکە چیرۆکێکی ڕاستەقینەیە. خێزانێک دەبینین کە بە دڵخۆشیەوە دێنە خانوەنوەیەکەیانەوە، بەڵام سەگەکەیان نایەتە ژوورەوە، هەر بۆیە لە دەرەوە جێی دەهێڵن. منداڵە بچووکەکەیان لە کەنار ئاوەکە دانیشتووە و یاری دەکات بە ئامێرێکی میوزیکی بچووک. منداڵەکانی تریش یاری چاوشارکێ دەکەن. یاسای چاوشارکێکەشیان بە شێوەیەکە کە ئەو کەسەی خۆی دەشارێتەوە دەبێت 3 جار چەپڵە لێ بدات. ئەودا یەکێکیان دەگرێت، باوکیان ژێرزەمینێک دەدۆزێتەوە و دەچێت تا بزانێت چی تێدایە. دوای بینینی بە خێرایی دێتە دەرەوە. کارۆلین لە خەو هەڵدەستێت و چەند نیشانەیەک لەسەر لەشی دەبینێت. لە کاتژمێر 3 و 7 خولەکدا گوێی لە دەنگێک دەبێت لە ژێرزەمینەکە. کاتێک دەچێت هاوسەرەکەی دەبینێت لەوێ و شەو نەخەوتووە. کچە بچووکە دەچێت بە دوای سەگەکەیان بگەڕێت، پێی دەڵێت لە دەرەوەیە. کە دەچێتە دەرەوە لە پڕهاوار دەکات و کاتێک دەبینن سەگەکەیان مردووە. مۆزەخانەکەی ئێد و لۆرین دەبینین کە پڕ لەو یاری بووکەڵانەی ڕۆحی خراپەکاریان تێدا بووە و دەریان کردوون. پاشان بووکەڵەکەی ئەنابێڵ دەبینین. ئەو کەسە بە ئێد دەڵێت باشە بۆ هەموو بووکەڵەکان ناسووتێنن. ئەویش دەڵێت تەنها سووتانی بووکەڵەکان سوودی نییە، بەڵکو دەبێت ڕوحەکەش بسووتێنرێت. لەوێ کچەکەیان دەبینن کە خۆی شاردووەتەوە، ئاگاداری دەکەنەوە کە چیتر نێتەوە ئەو شوێنە. پاشان دەچینەوە ماڵەکەی ڕۆجەر و کارۆلین و دەبینین کاتژمێرەکە هەر لەسەر 3 و 7 خولەکە. ڕۆجەر لە شوێنی خۆی خەوی لێکەوتووە و لە پڕ لە دەنگێکی بەرز خەبەری دەبێتەوە. دەڕوات بزانێت چی بووە. لەسەر قادرمەکە کچەکەی دەبینێت کە پێی دەڵێت ئەودا هەڵساوە لە خەو شتی سیر و سەمرە دەکات. دەچێتە سەرەوە و دەبینێت کچەکەی خەریکە سەری دەکێشێت بە دۆڵابەکەدا. بۆی دەردەکەوێت کە بەدەم خەوەوەیە، هەر بۆیە دەیباتەوە سەر جێگاکەی. پاشان لەسەر لەشی هاوسەرەکەی چەند نیشانەیەکی سیر دەبینێت و پێی باشە بچنە لای پزیشک تا بزانن هۆکارەکەی چییە. کچە بچووکەکەشیان لەگەڵ خۆیدا قسە دەکات. کاتێک دەستنە لای دەڵێت قسە لەگەڵ ڕۆری هاوڕێی دەکات. دەڵێت لەو کاتەوەی کلیلەکە دەکات بە سندوقەکەدا و میوزیکەکە هەڵدەکات، هاوڕەکەی لە ئاوێنەکەدا دەردەکەوێت. بەڵام کاتێک دایکی تاقی دەکاتەوە هیچ نابینێت، بۆیە بڕیار دەدەن پێکەوە یاری چاوشارکێ بکەن. دایکی چاوی دەبەستێت و لەو کاتەدا دەرگای دۆڵابەکە دەکرێتەوە. یەکێکیش لە ناو دۆڵابەکەوە چەپڵە لێ دەدات تا کارۆلین بەرەو لای بچێت. لەو کاتەی خەریکە دەچێتە دۆڵابەکەوە، کچەکەی لە دواوە بانگی دەکات و دەڵێت لە ژووری خوشکەکانی خۆی شاردەوە. شەوەکەی لەو کاتێک کچەکان خەوتون، یەکێکیان هەز دەکات شتێک ڕای دەکێشێت. کاتێک سەیری ژەرسی سەمەکەش دەکات هیچ نابینێت. بەڵام دەرگاکە کراوەتەوە و بە خوشکەکەی دەڵێت پێم وابێ شتێک لە پشتی دەرگاکەوەیە. کاتێک دەچن سەیری پشت دەرگاکە بکەن، باوکیان دێتە لایەن و دەڵێت کەسێکیان بینیوە. دایکیشان شەوەکەی گوێ لە دەنگی تەقەتەق دەبێت و سەرجەم وێنەکان لە شوێنی خۆیان بەردەبنەوە. لەو کاتەی دەچێتە خوارەوە دەرگاکە دادەخرێت بە ڕوویدا و دەکەوێتە ژێرزەمینەکەوە. لەوێ تۆپێک بەردەبێتەوە و شقارتەیەک دادەگیرسێنێت. بە خێرایی هەوڵ دەدات دەرگاکە بکاتەوە. لەو کاتەشدا کچە بچووکە خەریکە سەری دەکەشێت بە دەرگاکەدا. خوشکەکەی دێت و لە دۆڵابەکە دووری دەخاتەوە. پاشان دەیەوێت دۆڵابەکە بکاتەوە تا بزانێت چی تێدایە. بەڵام کاتێک سەیری سەر دۆڵابەکە دەکات، جۆرج گوێ لە دەنگەکان دەبێت و دەچێت هاوسەرەکەی ڕزگار دەکات. پاشان دەچێتە لای کچەکانی و دەبینێت زۆر ترساون. پاشان دەبینین ئێد و لۆرین خەریکن سیمینارێک پێشکەش دەکەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی. دەڵێن کەوا ڕۆحی خراپەکە بە 3 هەنگاو دەتوانێت بچێتە شوێنی ڕۆحی مرۆڤ. یەکەم هەنگاویان گومان دروستکردنە، پاشان دەست بەسەر کەسەکەدا دەگرێت و دوایەوەش بە تەواوی شوێنی خۆی دەکاتەوە تێیدا.
کارۆلین دەچێتە لایەن و باسی ئەو ڕووداوانەیان بۆ دەکات کە لە ماڵەکەیدا ڕوویان داوە. دەستنە ماڵەکە و دەبینن خێزانەکە هەمویان پێکەوە خەوتون تاکو کچەکان نەترسن. ڕۆجەر پێیان دەڵێت هیچ باڵندەیەک بەسەر ماڵەکەیاندا نافرێت و ئەو باڵندانەشی دەفڕن هەمویان بەردەبنەوە و دەمرن. پاشان ئەو دۆڵابە دەبینن کە لە ژووری کچەکانە. ئینجا دەستنە ژێر زەمینەکە و لۆرین هەست بە ڕوحێکی خراپەکار دەکات لە شوێنەکەدا. ڕۆجەر دەڵێت کەوا هەموو پارەکەیان لەو خانوەدا خەرج کردووە و ناتوانن بزنە شوێنێکی تر و خانوێکی تر بکڕن. ئێت دەست دەکات بە تۆمارکردنی قسەکانیان. لۆرینیش قسە لەگەڵ کچە بچووکە دەکات و پرسیاری لێ دەکات. ئەویش باسی ئەو سندوقەی بۆ دەکات. کاتێکی شتاقی دەکاتەوە لۆرین دەچێتە دەرەوە و لە پشتی ئێدەوە تەرمێک دەبینێت کە بە درەختەکەەوە هەڵواسراوە. دەستنەوە ژوورەوە و لۆرین پێیان دەڵێت کەەوە ئەو ڕۆحە خراپەکاری لە ماڵەکەدایە خۆی پێتانەوە پەیوەست کردو و تەنانەت بە ڕۆیشتنیشتان لە خانوەکە واستان لێ ناهێنێت و لەگەڵتان دەبێت. هەروەها پێویستە لەمە دوا زیاتر ئاگاداری خۆیان بن تا ئەگەر ڕۆحە خراپەکارەکەش لێیان نزیک بۆ دووبارە نەتوانێت زیانێکی ویان لێ بدات. ئێت لەڕێی ئامێرەکەیەوە دەنگەکانی تۆمار کردبوو، بەڵام لە کاتی قسەکانی کارۆلین هیچ دەنگێک لە ئامێرەکەدا دەرنەچوو. لۆرین چیرۆکی خانوەکە بۆ ئێت باس دەکات. ئەو خانوە لە ساڵی 1863 دروست کراوە. ئەو کەسەی خانوەکەی دروست کردووە هاوسەرێکی هەبووە بە ناوی باشیبا کە ئافرەتێکی جادوگەر بووە. منداڵە حەوت مانگانەکەی خۆی کردووەتە قوربانی و پێشکەشی شەیتانی کردووە. نەفرینی لە هەر کەسێکیش کردووە کە زەویەکەی ببات و خۆشی بە درەختەکەەوە هەڵواسیوە. ئەو ڕووداوەش لە کاتژمێر 3 و 7 خولەک ڕوویداوە. دوای ئەوانیش ئافرەتێک و کچەکانی لەوێ ژیاون. کچە گەورەکەی ناوی ڕۆری بووە کە لە پڕ دیار نەماوە دواتر لە ژێر زەمینەکەدا خۆی کوشتووە. لەو کاتەدا دەنگ تۆمارکەرەکە لە خۆیەوە دەکەوێتە کار و گوێیان لە دەنگێکی سەیر دەبێت. ئەو کاتەش کاتژمێر 3 و 7 خولەک بوو. ستافێک دێن و کامێرا لە هەموو شوێنەکانی ماڵەکە دادەنێن. کامێراکە لە ڕێی پلەی گەرمیەوە کار دەکات و هەر کاتێک دەرگایەک بکرێتەوە یاخود شتێک بزوڵێت وێنەی دەگرێت. دەستنە ژێر زەمینەکە تاکو ئەو شتانی لەوێن تۆماری بکەن، بەڵام هیچ شتێکی ویان دەست ناکەوێت. لەو کاتەی دەردەچن لە پڕ دەرگاکە لە دوایانەوە دادەخرێت. کارۆلین بەهۆی ماندوێتیەوە دەچێت کەمێک بخەوێت، بەڵام لە ئازاری دەستی خەبەری دەبێتەوە و هاوار دەکات. لۆرین دەچێتە لای تا بزانێت چی بووە، بەڵام دەڵێت هیچی وان نەبووە. ڕۆجەر دەچێتە لای ئێت تا سوپاسی بکات. ئێدیش دەڵێت دەبێت سوپاسی لۆرین بکات چونکە هەر جارێک ڕۆحێکی خراپەکار دەبینێت زۆر تووشی ناڕەحەتی دەبێت. جارێکیان لەو کاتەی خەریکی دەرکردنی ڕۆحێک بوون، ڕۆحەکە هێرشی کردە سەری و لە دوای ئەوە بۆ ماوەی 8 ڕۆژ خۆی لە ژوورەکەیدا زیندانی کرد بەبێ خواردن و خواردنەوە. پاشکەمێک کامێراکان دەست دەکەن بە وێنەگرتن، دەبینن کچەکەیانە و بۆیان دەردەکەوێت ڕۆحەکە لە کچەکەیاندایە. بە دوایدا دەستنە ژوورەوە، بەڵام لەوێ نەماوە. ئێت داوایان لێ دەکات ئامێرەکان بهێنن تاکو بزانن لەکوێیە. لە لای دۆڵابەکەوە هەست بە شتێکی نەئاسایی دەکەن و کاتێک دەیکەنەوە دەرگایەک دەبینن لە پشتی دۆڵابەکەوە. لەوێدا دەبینن کچەکە خەوتووە. لۆرین دەچێتە شوێنەکە و پەتێک دەدۆزێتەوە. لە پڕ شوێنەکە دەشکێت و بەردەبێتەوە خوارەوە. لە خوارەوە ئامێرە میوزیکەکە هەڵدەکات و گوێی لە دەنگێک دەبێت. دایکەکە دەڵێت کەوا خۆی کچەکەی کوشتووە. هەروەها دەڵێت تۆ ناچارت کردم ئەو کارە بکەم. وە کاتێک سەیری ئەو شوێنە دەکات کە ئاماژەی بۆ دەکات، بە خێرایی لە ژێر زەمینەکە دەچێتە دەرەوە و پێیان دەڵێت ڕۆحەکە دەستی بەسەر دایکەکە تاگرتووە. بەو شێوەیەش دەیەوێت دەست بەسەر کارۆلیندا بگرێت، هەر بۆیە ئەو نیشانانە لەسەر جەستەی دەرکەوتون. لە پڕ شتێکی نادیار نانسی بە پرچ دەگرێت و ڕای دەکەشێت بە ماڵەکەدا. بە هەمویان دەیگرن تا لۆرین دێت و پرچی دەبڕێت. تیمەکە دەچن تاکو قەشەیەک بهێنن بۆ دەرکردنی ڕۆحەکە. لەو کاتەدا لۆرین گوێی لە دەنگی کچەکەی دەبێت لای ئاوەکە. کاتێک دەچێتە ئەوێ پێی وایە کچەکەی نوقم بۆ لە ئاوەکەدا. هەر بۆیە بە خێرایی تەلەفۆن بۆ دایکی دەکات تا دڵنیا بێتەوە لەوەی لای ئەوە و سەلامەتە، بەڵام لۆرین هەر نیگەرانە و دڵنیا نییە. کچەکەی لۆرین لە کاتی خەودا هەست بە شتێکی نامۆ دەکات، هەڵدەستێت و دەچێتە خوارەوە تا دایکی بدۆزێتەوە، بەڵام کەسی لێ نییە. هەر بۆیە بە خێرایی ڕادەکاتەوە ژوورەکەی، بەڵام ئێد و لۆرین بە خێرایی دەگەڕێنەوە ماڵەکەیان چونکە لۆرین پێی وایە شتێک بەسەر کچەکەی دادێت. هەر کە دەرگای ژوورەکەی دەکەنەوە کورسیەک بەرەو ڕوویان دەهاوێژرێ و دەدا بە دیوارەکەدا. ڕۆجەر دەگاتەوە ماڵەوە بۆی دەردەکەوێت کارۆلین دوان لە کچەکانی لەگەڵ خۆی بردووە. پەیوەندی بە ئێدەوە دەکات و بەوەش دەزانن کەوا بە تەواوی ڕۆحەکە دەستی بەسەر کارۆلین داگرتووە. بە خێرایی دەچنەوە بۆ ماڵەکە و دەبینن دایکەکە خەریکە منداڵەکانی بکوژێت. لۆرین بۆی دەردەکەوێت کە ئەو ڕۆحە دەرناچێت و ئەگەریش دەربچێت ئەوا دەیکوژێت.
دوای هەوڵدانێکی زۆر و برینداربوونی یاریدەدەرێکی ئێد دەتوانن بیگرن و بە کورسیەکەوە بیبەستنەوە. لەو کاتەدا هیچ قەشەیەکیان دەست ناکەوێت، هەر بۆیە ئێد هەوڵ دەدات خۆی ڕۆحەکە دەربهێنێت لە ڕێی ئینجیلەوە. لەو کاتێ ئاوی پێدا دەکات دەست دەکات بە هاوارکردن و باڵندەکانیش دەست دەکەن بە سوڕانەوە بە دەوری خانووەکەدا. کارۆلین بە کورسیەکەوە بەرز دەبێتەوە و دەکەوێتەوە بە زەویدا. ڕۆجەر دەچێتە لای و پێی دەڵێت هاوسەرەکەم بۆ بگەڕێنەوە، بەڵام ڕۆحەکە پێی دەڵێت هاوسەرەکەت مردووە، ئێوەش بە هەمان شێوە دەمرن. لەو کاتەدا تەقەیان لێ دەکرێت و ڕادەکەن، بەڵام کچە بچووکەکە لەوێ دەمێنێتەوە ئەویش دەیەوێت بیکوشێت، چووکە پێی وایە کچەکەی خۆیەتی. بەڵام لەو کاتەدا لۆرین منداڵەکانی بیر دەخاتەوە و لەو کاتەی هەمویان پێکەوە بوون. تا وردە کارۆلین دێتەوە هۆشخۆی و ڕۆحەکە دەردەچێت. لە کۆتاییدا ئێد ئامێرە میوزیکەکە دەبات و لە مۆزەخانەکەیان دایدەنێت. بەم شێوە دەرکردنی ڕۆحەکە کۆتایی دێت و ئەو یاریش دەچێتە پاڵ کەلوپەل و بووکەڵەکانی مۆزەخانەکەی ئێد و لۆرین. بەم شێوەیە کۆتاییمان بە ڕێکابکردنی فیلمەکەی هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سپاس بۆ بینەربوونتان.